ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوزدا ئەڵلقەیشی نوێی پانۆراما بە ئێوەی بەڕێزگەیشتینەوە تەوەری ئەم شەومان بۆ قسە و باسکردنە لەسەر ڕێکەوتنی سیاسی کورد و لایەنەکانی عێراق بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ. لە ئێستادا محەممەد تۆفیق عەلاوی کە ڕاستپێرا بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق لە سەروبەندی پێشکەشکردنی بەشێک لە وەزیرەکانێتی بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ متمانەدان بە کابینە نوێیەکەی. ئەم حکوومەتی کە ئێستا پێک دێت پشکی لایەنە سیاسیەکانی بە کوردیشەوە تێدا نییە. حکوومەتەکە حکوومەتێکی تەکنۆکراتە لە کەسانی سربەخۆ و بێلایەن کە حیزب دیاری نەکردوون پێک دێت. کورد لە ئێستادا دوایەوەی کە حکوومەتی نوێ پێگەێنرێت هیچ وەزیرێکی لە کابینەی نوێدان نابێت لە لایەنە سیاسیەکانەوە دیاری کرابێت. بەڵام وەک دەوترێت چەند وەزیرێکی کورد لە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویە بێت. بەرنامە و ئەجندای کاری کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی چۆن دەبێت بۆ عێراق و مامەڵی چۆن دەبێت لەگەڵ هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان و لایەنەکانی هەرێمی کوردستان چۆن ڕێبکەون لەگەڵ ئەم حکوومەتە نوێی عێراق بە سەرۆکایەتی محەممەد تۆفیق عەلاوی. ئەو دۆسێ گرنگانە چین کە لە داهاتوودا کورد دەبێت لەگەڵ حکوومەتی محەممەد تۆفیق عەلاوی یەکلای بکاتەوە. دۆسەی نەودێکێکە لە هەرە دۆسێ گرنگەکان کە لە ماوەی حکوومەتەکانی ڕابردوو تا ئێستا ژێگلا نەبووتەوە. کورد دەبێت چۆن ئیشکال لە داهاتوودا لەگەڵ کابینەی نوێی حکوومەتی عێراق بە سەرۆکایەتی محەممەد تۆفیق عەلاوی بۆی کە هیچ نەبێت کە دۆسەی نەوت بە تەواوەتی لەم کابینەدا یەکلای بکاتەوە. بۆ ئەم تەوەرانە و کۆمەڵێک پرسیاری دیکە بەرنامەی پانۆرامای ئەم شەو میوانداری هەرێک لە بەڕێزان جمعە کانیلەلەی چاودێری سیاسی لە ستۆدیۆی کورسات نیوز کردو. کاک جمعە بەخێر سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت. هەروەها لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر تەڵعەت تایر مامۆسای زانکۆ کە بە سوپاسەوە جەنابیشیان لەگەڵمانن. هەروەها دەشتی عەبدوڕەحمان چاودێری سیاسی کە ئەویش بە هەمان شێو لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانمانە. سەرەتا لە ستۆدیۆی سلەیمانی لەگەڵ کاک جمعە دەست پێکم. کاک جمعە، حکوومەتی نوێی عێراق لە سەروبەندی پێکهێنانە و بڕیارە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق متمانی پێ بدرێت کە لە ڕابردوودا بینیمان ینی کار لەسەرەوە کرا کە حکوومەتێکی بێلایەن پێک بێ و حیزب دەستی نەبێ لە دانانی پێکهێنانی ئەم حکوومەتە و دانانی وەزیرەکان. بەگشتی خوێندنەوەتان بۆ دۆخی عێراق و ئایندەی ئەم حکوومەتە نوێی عێراق کە بە سەرۆکاتی محەممەد تۆفیق عەلاوی پێگەێنرێت. سوپاس بۆ ئەو دەرفەتێک کە بە ئێمەتان بەخشی لە بەرنامەی پانۆراما قسە لەسەر وەزعی دەوڵەتێکی شپرزەی وەک عێراق بکەین کە لە بارودۆخێکی زۆر مەترسیداردا تێدەپەڕێت. ئەمەش مای هەڵوەستە لەسەرکردن و قسە لەسەرکردنە بە تایبەتی بۆ سیاسیەکان کە بەرپرسیارن لە ژیانی سیاسی و ئابووری خەڵکی عێراق. لە ڕاستیدا کابینە چاوەڕوانکراوەکە ئەرکی گەورە و گرانی لە ئەستۆیە لە ئێستا بەدواوە بە ئەرکی حکومڕانی و بە ئەرکی بۆ ئەرکێک دەکەێتە سەرشاین لە ڕووی ئابووری و سیاسی و هەستێ. پێمان وایە کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی ئەگەر بەم نزیکانە بێتە پێکهاتن لایەنەکان ڕازی بکەن بە پێکهێنانی ئەم کابینە نوێیە، ئاستانگی گەورە قورسایی گەورە دەکەوێتە سەرشانیان، ئەرکی گەورەتر لەوەی کە چاوەڕوان دەکرا دەکەوێتە سەرشانیان. بۆ نمونە کاک هاوڕێ لە واقعە ئەرکی ئەم کابینەیە بەش بە حاڵی خۆم وای دەبینم کە دەبێت دەوڵەتانی جیهانی ڕازی بکە بابڕین وڵاتانی هاوسەنگی وڵاتانی جیهانی ڕابگرێت لە عێراقا. هەروەها هاوسەنگی تیشکە دەتوانین ناوی بنین هاوسەنگی وڵاتانی ناوچەی ڕابگرێت. جگەلەوە ئەرکێکی تری هەرە قورسی ئەم کابینەیە ئەوەیە هاوسەنگی پێکاتە نەتەوەی و سیاسەکانی عێراق ڕابگرێ. ئەمانە هەموو ئەرکی گەورە و گرانن کە لە ئایندێکی نزیکدا دەبێ محەممەد تۆفیق عەلاوی پێوەی هەستێت. جگە لەمانەش کێشەی لەوانە گەورەتر ئەوەیە عێراق لە بارێکی ئابووری زۆر خراپە دەژی، لە وێرانکاریەوە چۆن ڕزگاری دەکات، چۆن لەم بارودۆخە ئابووریە عێراق قوتار دەکات. ئەمەش ئەرکێکی تری کابینە نوێیەکەیە. هەروەها کێشەیەکی تریش کە بارتەقای ئەمانە گەورن بەڕای من ئەوەیە کە چۆن مامەڵ لەگەڵ قەزەی کووردا دەکات ئەم کابینە نوێ، چونکە بمانەوێیان ناکورد هەرێمێکی فیدرالی ڕسمی دانپێنراوی قانونی و دەستوری عێراقا. ئەگەر دەوڵەتی عێراق مامەڵەیەکی دروست لەگەڵ هەرێمی کوردستان نەکا و هەرێمی کوردستان جۆرێک لە دابڕانی پێوە دیار بێ بەم لەم کابینە تازەیە
ئەوە دیسان گرفت بۆ محەممەد تۆفیق علاوی دروستە بێ و گرفت بۆ کابینەکەشی دروستە بێ بۆیە وا چاوەڕوان دەکرێت کە محەممەد تۆفیق علاوی بیاوێ کورد بەر لە پێکاتەکانی تر ڕازی بکات بە پێکێنانی کابینەکەی ئەمە ئەرکێکی گەورەیە ئەرکی گرانیشە تەسەورە کەم بتوانێت ئەمەکەش جێبەجێ بکات. آخر ڕازیکردنی کورد ینی کاک جمعە لە بەرامبەر چی ئەبێت لە کابینەکەی محەممەد تۆفیق علاوی چکە ینی ئەو تا هەمومان ئەبیستین و ئەبینین کە کابینەکەی بەدەرە لە کەسانی حیزبی و پشکی حیزب و لایەنە سیاسەکانی عێراق بە هەرێمی کوردستانی شۆ تێدا نییە کەواتە ئەو کارتە یاخود ئەو مەرجی ڕازیکردنی کورد لەلایەن کابینەی محەممەد تۆفیق علاوی خودی خۆیەوە چییە؟ شکل و پێناسەی ئەم کابینە نوێ ئەوەیە دەبێت تەکنۆکرات و بێلایەن بێ باش مادام ئەوەیە کوردیش دەبێت قایلی بەم پێناساندنە ڕازی بێ بەوەی فعلەن تەکنۆکرات و بێلایەن بێ لە بەدەر بێت لە حیزبە سیاسەکانی عێراق گۆڕەپانی عێراق کورد بەمە ڕازیە بەڵام بۆ مەرجەی لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسیەوە تووشی دابران و لێکرازانی نەکەن لەگە عێراقا پێم وایە بە خوێندنەوەی من حیزبە کوردیەکان بە تایبەتیش لە سەرویان نوێژێتی و پارتی بەوە قایلن ئەگەر پەیوەندی و ڕایاڵی اقتصادیەکانی هەرێمی کوردستان بە بەغداوە تووشی دابران نەبن و لە ڕووی سیاسیەوە علاقاتی کورد لەگەڵ بەغدا علاقاتێکی ئاسایی و نۆرمال بێت ئەمانەوا دەکەن کورد ڕازی بێ بەواتایەکی تر پەیوەندی نێوان کورد و بەغدا وەستاوەتە سەر ڕووە سیاسەکەی نەک تەنها لە چاوی کابینەیەک لێ بڕوانیان لە چاوی دانانی چەند وەزیرێکی حزبی یان تەکنۆکرات ببینین بۆی واهست دەکەم کورد ڕازی دەبێت بەو بمەرجانە. زۆر باشە دەست خۆش کاک جومعە دێمەوە خزمەت جەنابەت بەڵێ کاک دەشتی عەبدوڕەحمان وەک چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانی ئەمێ ئەوە لە جەنابتان پرسم ینی دوای ململانەیەشی زۆر کە بینیمان ئەوە شەقامی عراقی بۆ ماوەی چەند مانگێکە ینی لەسەر شەقامن و داواکەن کە حکوومەتێکی بێلایەن سەرۆکوەزیرانێکی بێلایەن وەزیری بێلایەن لەم حکوومەتەدا پێک بێت و خۆپشاندەران ژمارەیەکی زۆریان لێ کوژرا بریندار بوو و ئێستاش مەیدانەکانی خۆپشاندان هەرجمەی دێت و لایەنە سیاسیەکانی عراقیش بە ئەمانشیەوە ینی کێبڕکەی ئەوە دەکەن کە کێ ببێتە سەرۆکوەزیران و کێ بێ ئەو حکوومەتە پێک بێنێ ناوەڕۆژی ئەو حکوومەتە چۆن بێت دوجار هەموو ئەم ڕێگایانە هاتنە سەرەوەی کە محەممەد تۆفیق علاوی وەک کەسێکی بێلایەن وەک کەسێکی سربەخۆ کە لە هەموو ئاراستەکان پێی ڕازی بن ڕاستپێرا بۆ پێکێنانی سەرۆکوەزیرانی بۆ کابینەی نوێی حکوومەتی عێراق وەکو کاک جومعەش ئاماژەی پێدایانی ئەرک و ئاستەنگەکانی بەردەم حکوومەتی نوێی عێراق و خودی سەرۆکوەزیرانی نوێ کە جەنابی محەممەد تۆفیق علاویە قورسە بە گشتی خوێندنەوەتان بۆ ڕەوشی عێراق و ئەو حکوومەتە نوێی کە لە داهاتوودا لە عێراق پێک دێ چۆنە؟ بەڵێ سلااو لێوە سلااو لە بینەرانی بەڕێز سلااو لە میوانە بەڕێزەکانتان لە ڕاستیە ئێمە بەر لەوەی قسە لەسەرەوەکەین ئەرکی داهاتووی حکوومەتی داهاتوو چێ لە عێراقداوە تا چەند دەتوانێت کێشەکان چارەسەر بکە بەڕاستی بەر لەوە زەرور ئێمە پرسین ئەو دۆخەی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێ دەرەنجامی چیەوە ئەو ڕێکارانی کە گیراوەتە بەر بۆ چارەسەرکردنی کێشەکانی عێراق ئایا لە ئاستی چارەسەرکردنی کێشەکاندا یاخود هێندەی تر کێشەکان قوڵ دەکاتەوە چارەسەرەکانیشان ئاستنتر دەکاتەوە لە ڕاستیدا بۆ چارەسەرکردنی هەر کێشەیەک ئەمە پێویستە سێ ڕێگە تاقیب بکەینەوە ڕێگەی یەکەمەوەیە پێی بە کێشەکە بەرین و پاشان هۆکاری دروستی دروستبوونی کێشەکە دیاری بکەین و دوای ئەوە ئێمە بین ڕێکارەکانی چارەسەری کێشەکەش بگرینە بەر دیارە لە عێراقداوە کەممان ئاگدارین چەندین کێشە و قەیرانی جۆرا و جۆر بەرەوچیە وڵاتی گرتووە لە ئاستی ناوخۆدا بەهۆی نەبوونی خزمەتگوزاری و خراپی ئیدارەدان و بێکاری چەند مانگێکە هاوڵاتیان هێناوەتە سەر شەقام و چەندین ڕێگەی جۆرا و جۆر ڕێگەی سیاسی ڕێگەی دیبلۆماسی و ڕێگەی تونند و تیژی تاقیکراوەتەوە بۆ ئەوەی خۆپشاندەران بستنەوە ماڵەوە واز داواکانیان بێنن بەڵام بێسوود بووە ئەوە دیارەکە خۆپشاندەران هەتا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێن نیازی ئەویان نەبێکەم جارە بەدەستی بەتاڵ بستنە ماڵەوە و پاشان ئەگەر لە ڕووی دەرەوە دەبینین عێراق لە ئێستادا لە ڕووی هەرێمی و نێودەوڵەتیەوە بۆتە گۆڕەپانی یەکلاییکردنەوەی کێشە و ململانەکانی نێوان ئێران و ئەمریکا بە تایبەت لە دوای ئەوەی کە کێشەکانیان سەری کێشا بۆ وەشاندنی گورزی سەربازی لە یەکتر کە بە کوشتنی قاسم سلێمانی لەیان ئەمریکا و پاشان وڵامدانەوەی
لەلایەن ئێران و بە موشکبارانکردنی بنکەکانی ئەمریکا دەست پێ دەکا کە ئەمەش بەڕاستی خەلەلێکی گەورەترە لە خەلە لە ناوخۆییەکە وای کردو کە مانایەک بۆ سەروەری و سیادەی عێراق نەمینێتەوە لە ڕاستیدا. هەڵبەت ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئێمە لە عێراقدا حکومەتێکی لاواسەیە و ئەم حکومەتە پاڵپشتی ناکرێت لەلایەن هێز و لایەنە سیاسیەکانەوە. بەرحاڵ دوجار لە ژێر گوشاری خۆپیشاندەراندا عادل عەبدولمەهدی دەست لە کارکێشانەوەی خۆی ڕاگەیاند و پاش چەندین هەوڵ بۆ دەستنیشانکردنی کەسایەتێکی سیاسی کە بە جۆرێک بێ ینی خواستی خۆپیشاندەرانی لەسەر بێ و لە ئاستی چارەسەرکردنی قۆناغەکەدا بێ دوجار بینیمان بازەکە لەسەر شانی محەممەد عەلاوی نیشتۆتەوە. ئێمە لە ڕاستیدا من نامێ قسە لەسەر کەسایەتی سیاسی و ئیداری ناوبراو بکەم لەوەی تا چەند دەتوانێت سەرکەوتوو بێ لەبەرەوەی ئێمە لە ڕابردوشدا ساڵێک دو ساڵ لەوبەر هەر لەم ستۆدیۆوە قسەمان لەسەر توانای دکتۆر عادل عەبدولمەهدی و کەسایەتی و پیاوە و توانای لە چارەسەرکردنی کێشەکان کرد بباشە، بەڵام بەڕاستی شکستێنانی لە ئەرکەکەی زیاتر ئەوەی بۆ بەڵگەدار کردین کە شکست و سەرکەوتنی کەسەکان لە دەسەڵاتدارەتی عێراقدا ئەوەندەی پەیوەندی بە پشتیوانیکردن و دژایەتی هێز و لایەنە سیاسیەکانی عێراق لەگەڵ دەوڵەتە هەژموندارەکانی سەر عێراقەوە هەیە، ئەوەندە پەیوەندی بە توانا و لێهاتووی کەسەکە نییە. بۆیە پێویستە قسە لەسەرەوە بکەین ئایا ڕاستپاردنی عەلاوی و هەروە ئەرکدارکردنی بە پێکێنانی حکومەتێکی تەکنۆکرات ئایا دەتوانێت کێشەکانی عێراق چارەسەر بکە یاخود قوڵتری دەکاتەوە. من پێم وایە دەست دەکات کێشانەوەی دکتۆر عادل عەبدولمەهدی خۆی لە خۆیدا پەیبردنە بەبوونی کێشێکی گەورە لە عێراقدا، بەڵام ڕاستپاردنی محەممەد تۆفیق عەلاوی و ئەرکدارکردنی بە پێکێنانی کابینەیەکی تەکنۆکرات من پێم وایە خۆجێلکردنە لە ئەسلی کێشەکان بۆ لەبەرەوەی عەلاوی و عەبدولمەهدی لە هەموو شتێکدا جیاواز بن لەو خاڵەدا کۆکن کە هەردووچیان لە دوو حیزبی بەهێزی عێراقەوە نەهاتوونە سەردەسەڵات تاکو ئەو حیزبانە پاڵپشتیان بکەن و سەرکەوتنی ئەو کەسایەتیانە بە سەرکەوتنی خۆیان بزانن. بۆ لەبەرەوەی لە ماوەی ڕابردوشدا بە ئێستاشەوە دکتۆر عادل عەبدولمەهدی کەسایەتێکی سیاسی خراپ نەبووە و کەسێکی گەندەڵ نەبووە بێباک بێ لە ئاست چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان و لەگەڵ ئەوەشدا لە ڕووی نەتەوەیشەوە کەسێکی نەتەوەییە و ئەولەویەت لای پرسەنەتەوەیەکانی عێراقا نەگەوەی کە گرنگجی بە هەیمنە و دەسەڵاتی دەوڵەتێکی تر بدا لە عێراق و عێراقی بیرسوو بێتەوە. بۆیە من پێم وایە تشکیلکردنی حکومەتێک بە ناوی تەکنۆکراتەوە کە لە حقیقەتدا حکومەتی تەکنۆکرات بنەمای خۆی هەیە و ژینگەی سیاسی پێویستی خۆی هەیە لە خراپترین حاڵەتدا بەڕاستی پێویستی بە ژینگەیەکی تەواو دیموکراسیە و لەو ژینگە دیموکراسیە تا دەسەڵاتی ڕەها لە لای حکومەت و دامەزراوە فەرمیەکانی بێن نەک عێراقێک کە دیموکراسی نووزەی تێدا نییەوە دەسەڵات بەدەست گروپە میلیشیا چەکدارەکانەوە. بۆیە من پێم وایە ئەم حکومەتە هێندەی تر کێشەکان قوڵتر دەکاتەوە و چارەسەرەکانیان ئەستەمتر دەکا و ئەو کارتەی دەستی خۆپیشاندەرانیش بەڕاستی دەسووتێ کە بۆ یەکەم جارە لە شەقامەوە قەرار لەسەوە دەدرێت کە چارەنووس و چۆنیەتی پێکەنانی حکومەتی عێراق چۆن بێ بە پێچەوانەوە حکومەتی عێراق بەڕاستی پێویستی بەوەیە کە حکومەتێکی بەهێز لەلایەن کەسایەتێکی سیاسی بەهێزەوە پێک بێندرێ کە حزبێکی سیاسی گەورەشی لە پشتەوە بێ و پاڵپشتی بکە بۆی لە شکست و لە هێرشی نارەکانی ڕای بگرێت. بەڵێ دەست خۆش کاک دەشتی دواتر دێمەوە خزمەت جەنابت بڵێ کاک تەڵعەت تاهر وەکو مامۆسای زانکۆ یعنی کە عێراق ئەو تا لە ڕابردووە تا ئێستا دوایەوەی کە لە ساڵی 2023ەوە ڕژێمی سەدام ڕوخێنراوە و چەند حکوومەتێک و چەند سەرک وەزیرانێکی نوێ تاوەکو ێستا لە عێراقدا گۆڕاون یعنی ئیبینین ئەو تا ڕەوشی عێراق بەو شێوەیە هەر هەشە ینی ئالۆزە ئەو تا هێندە ناسکە ینی بە بەسیترین فتوای لایەنێک یاخود دەستێوەردانی لایەنێک حکوومەت هەڵەوەشێتەوە ئەو تا شەقام ئەگەر هەر داواکاریی هەبێت ڕاستە هەندێکی داواکاریەکانی جێبەجێ دەکرێت بەڵام دوجار داواکاری ئەوانیش پێشێت دەکرێت باشە ئەی کەواتە ئەبێت کورد بە دیاریکراوی ئەماگەر باس بکەین لە کۆی ئەم کێشە و ململانی سیاسیە گەورانی کە لە عێراقێ لە کێشەی قوڵی عێراق لە نێوان لایەنە سیاسیەکان لە نێوان پێکاتەکان کە هەمیشە کورد یەکێک بووە لەو تەرەفانی کە زۆرێک لە داو داخوازیەکانی جێبەجێ نەکرا و هەمیشە
یعنی عێراقیەکان و لایەنە عەرەبیەکان کوردیان بە تەرەفێک لە کێشەکان زانیوە. ئێمە دەبێت چۆن مامەڵە بکەین لەگەڵ ئەم پێشاتە نوێیانی کە ئێستا لە عێراق دێنە پێشەوە وە کورد دەبێت چۆن خۆی ئامادە بکات بۆ مامەڵەیەکی سیاسیانەی جددی لەگەڵ حکوومەتی نوێی عێراق کە پێگەێنرێ بە سەرۆکاتی محەممەد تۆفیق عەلاوی. بەڵێ کاک تەڵعات جۆ لە دەنگی ئێمە بوو ببوورە پرسیارەکە لەگەڵ منە بەڵێ لەگەڵ جەنابتم بەڵێ تۆوتت تەڵعات تاهیر وەمزانی میوانێکی ترت هەیە لە ستۆدیۆ بڵێ بۆ ئەبێ ناوەکەی جەنابتیان ینی بەغەڵە داوێ ئێمە بەڵێ من ڕابەرم ڕابەر تەڵعات ئەها بمان بورە داوای لێبورد نەکەین کاکە ڕابەجان ئەزیزم فەرموو ڕاستیەکەی من ئەوەی کە لە دۆخی عێراق ڕۆدا حکوومەتی ئەو حکوومەتەی کە عەلاوی پێڕاست پێدراوە لە باردۆخێکی زۆر ناهەمواردایە و ئاسان نییە ئەمە زۆر ئاشکرایە ینی خاڵی ئاشکرا و ڕوون لە دۆخاوەیە کە حکوومەتێک ئەبێ دروست بکرێ بۆ قۆناغێکی کاربڕێکەر تا هەڵبژاردن و تا گەیشت پەڕانەوەی عێراق لەم دۆخی کە تێکەوتووە دوای 4 مانگ لە خۆپیشاندان لەسەر شەقام و دوای کوژرانی نزیک لە 500 هاوڵاتی عێراقی و برینداربوونی بە هەزاران کەس و دابەشبوونی شەقامی عێراقی چ لە ناو هێزە شیعەکان لە نێوان خۆیاندا و چ لە نێوان ململانەی ئێران و ئەمریکا و چ دابەشبوونی عێراق لەسەر بنەمای سونە و کورد و شیعە بە هەمان شێوەوە ئەو ئەزمونە خراپەی حکومڕانی نخبەی سیاسی شیعە لە 17 ساڵی ڕابردووە کە نەتیجەکەی گەیشت بە ئەمڕۆ. ئەوەی کە پرسیارەکە ئەوەیە کە ئایا عەلاوی ئەتوانێت ئەو کەسە بێت دیارە لایەنگرانی پێیان وایە کە عەلاوی وەڵام دەرەوەی ئەم دۆخەی ئێستاە لەبەر ئەوەی کە کەسێکی بیرۆکراتە و ئەندازیارە و بازرگان بووە و تێوە نەگلاوە لە گەندەڵی وە لە سەردەمی حکوومەتی مالیکەیەچێک لەوانەیە کە وەکو خاڵی بەهێز چاودێران تەمەشایەکەن ئەوەیە کە کاتێک وەزیری ئیتیساڵات بە لە حکوومەتی مالکی ئیستیقالەی داوە لە 2006 بۆ دوای جاریشکە لە 2008 ئیستیقالەی داوە بۆی کە ڕەخنەی لە ئیدارەکەی مالکی گرتووە وتێتی کە مالکی کەسێکە پژیری لە گەندەڵیەکەوە بێدەنگە لە ئاسی گەندەڵیەکانەوە خەڵگە پرسن کە و هەروە باسیەوەی کردووە کە فایلی گەندەڵی زۆری بەدژی مالکی لەلایەوە خەڵکە پرسن کە ئێستا کاتی ئەوەیە ئەگەر عەلاوی بڕیار بێوێت هاوسۆزی شەقام بەلای خۆیدا ڕابچەشێ کەی بەتەمای ئەو فایلانە ئاشکرا بکات و کەی بەتمای بازەم گەندەڵیان بکات. پرسیارەکە ئەوەیە کە عەلاوی بەم شێوەیە کەسێکی شیعەیە پاشان لەسەر قایمەی عێراقیە پێشتر ئەندامی پەرلەمان بۆ دوایی بووە بۆ وەزیر و قایمەی عێراقیە تەمانی ئاەت عەلاوی کە قایمێکە خەڵکی سونەی زۆرتیایە و قایمێکی علمانیە و قایمێکی تایفی نییە بەمانایە کە بڵێن. پرسیارەکە ئەوەیە کە کەسێکی وەکو محەممەد تۆفیق عەلاوی ئەوانەی کە ڕەخنەی لێ ئەگرن ئەیشوپێنن بە ئەزمموی عادل عەبدولمادی بۆ مانەیە کە محەممەد تۆفیق عەلاوی جارێک کە نەتیجەی نەگەیشتن بە تەوافق لە نێوان ماڵی شیعەدا و لە نتیجەی نەبوونی تەوافق لە نێوان هێزە سیاسیەکانی کە کاریگەرن و ئەکتەری سەرەکین لە پرۆسی سیاسی عێراقدا و خاوەنی چەک و میلیشیا و بەرژەوەندی ئابووری و ئیدارەدانی فایلی ئەمنی و سیاسی ناوچەی و نێودەوڵەتین نەتیجەی نەبوونی ئەم تەوافقە کەسێکی دیکەی وەکو محەممەد تۆفیق عەلاوی هاتووە بۆ مانای کە ئەمە دووبارەکردنەوەی هەمان سیناریۆیە کە پێشتر باس لە عادل عەبدولمادی شەکرا بۆی کە بە هەمان شێوە کەسێکی تەکنۆکراتە. لێرە ڕەخنەکە ئەوەیە کە لەم حاڵەتەدا هەمان سیناریۆ دووبارە ئەبێتەوە. ئەمە نقطەیە کە هەمان سیناریۆ دووبارە بێتەوە. محەممەد تۆفیق عەلاوی بۆی کە بتوانێت جارێککە پێگەی خۆی بەهێز بکە یا خۆی ڕابگریا بتوانێت ئەم ئەزمموی ئیدارەکەی سەرکەوتوو بێ ئەبێ هەوڵ بداتەوە جارێککە بۆ ڕازیکردنی ئەو هێز و ناوەندە سیاسیانە و ناوەندە بڕیارە جیاجیانەی بەتایبەتی لە ناو ماڵی شیعەدا بۆی بتوانێت
لەسەر کورسی حکومڕانی بمێنێتەوە. ینی منەوێ پرسیارێک لە جەنابتا بکەم بەدەر لە ڕازیکردنی خودی لایەنەکانی شیعە چووە بەڕاستی هەموو لایەکمانە زانی کە ئەوان ئەگەر پاڵپشتی نەکەن لە ئەنجومەنی نوێنەران حکوومەتەکەی سیقە وەرناگرێت. بەڵام ینی لایەنێکی دیکەی گرنگیش لە عێراقدا بوونی هەیە کە هەمیشە ینی هەم خودی سەرۆک وەزیرانەکان کە ڕاست پێراون و هەم ئەو لایەنانی کە لە پشت سەرۆک وەزیرانەکانەوە بوون ینی هەوڵیان ئەویان داوە کە بە دیاریکراوی دڵی لایەنی کوردیش ڕازی بکەن و بەلای خۆیاندا ڕای بکێشن. گەر حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی لایەنی کورد ڕازی بکات و دڵی بەلای حکوومەتەکەی دابەری و پشتیوانی لێ بکات لە ئەنجومەنی نوێنەران کورد دەبێ ئەو داوە و داواکاری سیاسیانە چییە لە ئاس حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاویە هەیبێ بەڕاستی ینی کە بۆی بتوانرێت لە ئێستادا و لە داهاتوودا بتوانرێت جێبەجێ بکرێت. بەڵێ لە هەموو قەیرانێکی سیاسیە لە هەموو قەیرانێکی ئابوووریە شتێکەیە بە ناوی دەرفەت واتە هەموو شتێکە ناوی ئەنێن قەیران ناوی ئەنێن تێکچوون مانەوە نیە سەرتاپای ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ڕەشە و پرۆسەیەکی تێکشکا و جێگای ئومێد نییە. لەم قەیرانە کە ئێستا عێراق پێدا تێ پەڕێ دیارە پریشکەکەی ئەپەڕێتەوە بۆ کوردیش و ئەگەر بێت و عێراق بە جۆرێک لە جۆرەکان لەمە زیاتر وەکو سیناریۆی جیاجیەکانی دیکەی کە پێشبینیەکرێ بەشێک سیناریۆشێک لە سیناریۆکان شەڕی ناوخۆ دابشبوونی بەسەر چەند هەرێمێکی دیکە یاخود پەلکێشانی وەسایی نێودەوڵەتی بەسەر حکوومەتی عێراقیدا هەموو ئەمانە بەلایەک بەڵام بەگشتی کورد دوای ئەوەی کە ئەزمونێکی تاڵی هەم لەگەڵ ئیدارەی مالکی و هەم دواتر لەگەڵ عبادی تێپەڕان و لە دوای ڕیفراندۆمەوە هەموو قەیرانانەی کە دروست بوون لە دەستدانی ناوچەدا بڕێنراوەکان جارێککە ئەزمەی نەوت و ئەزمەی بودجە و موچە هەموو ئەمانە جارێککە لەسەر مێزی گفتکۆ دێتەوە ئەمانە ئەبنەوە بە کارتێکی دیکە لە دەستی کورد بۆ مانای کە کاتێک گەڵێن ئەم قەیرانە دەرفەتەمانای ئەوەیە کە ئەمڕۆ عێراق پێویستی بە ڕازیکردنی کورد و پێویستی بە ڕازیکردنی سوننە هەیە و هەرێمی کوردستان پێگەیەکی استراتیژی دیبلۆماسی گرنگیە نەک لە عێراقدا لە ناوچەکەدا لەبەر ئەوەی کە جیهان لەسەر ئەوە کۆکە و ئێمە ئەمە ئەبینین لە دیدارە دیبلۆماسیەکانی سەرکردایەتی کوردی لە دەرەوە لەو ترافیکە دیبلۆماسی بۆ هەولێر هەیە ئێمە ئەومان بە ئاشکرا بینیوە کە یەکانگیریەک کۆکبوونێک هەیە لەسەر ئاستی ڕای دیبلۆماسی نێودەوڵەتی و ئەمریکا و هاوپەیمانەکانی وە تەنانەت هێزەکانی ناوچەکەش لەسەر ئەو کۆکن کە هەرێمی کوردستان لە نێو ئەم وەکو دورگەیەکی پارێزرا و دورگەیەکی کە تایدا ئاسایش و سەقامژری تیا بەرقەرارە بمێنێتەوە بتوانێت لەو کاتانەدا کە بەتابەت ئەمریکا لەم چەند مانگێت ڕابردووە بۆی ئەم بەرزبوونەوەی توندوتیژی کێشەکان لە عێراقدا وەکو پەناگەیەکی ئارامی دیبلۆماسی و تەنانە سەربازیش چاو لە هەرێمی کوردستانە کرد بۆیە پێگەی هەرێمی کوردستان چ لە ڕابردوودا و چ لە ئێستادا گرنگە و کاتێک باز لە ڕۆڵی کورد ئەەکەین لە پرۆسی سیاسی عێراقدا کورد بە تەنها بریتی نییە لە نخبەیەکی سیاسی یان کۆمەڵێک پارتی سیاسی کە لە ناو بەغدا دەبێت کورد بریتە لە ئەو ئیدارەیە ئەو پارچە جوگرافیە دیفاکتۆیی کە لە باکووری عێراقا بە ناوی لە هەرێمی کوردستان کە ناوی هەرێمی کوردستان و قەوارەکە دان پیانراوە تا ڕادێک بریتە لەمەوە تا ڕادێک بریتە لە ئەو سیاسەتە نەوتی و ئابووری کە بە هەموو کەم و کوڕەکانیەوە لە ساڵانی ڕابردووە حکوومەتی هەرێم توانیوێتی درستی بکە بۆیە کوردستان بە حەزمی خۆی هەرێمی کوردستان بە حەزمی خۆی بە بارستایی دیبلۆماسی و سیاسی خۆیەوە ئەبێ ئەمە بە دەرفەت ببینێەوە بێ هەزە کوردیەکان لەسەر یەخستنی گوتار و دیسکۆرسێکی کوردیانە ڕێک بکەون بۆی بتوانن ئەم قەیرانە بە دیوە دەرفەتەکەی بۆ هەرێمی کوردستان سوودی لێوە دەگرن. دەست خۆش کاگرابەر دواتر دێمە خزمەت جەناب بەڵێ کاک جومعەوەک و کاگرابەر ئاماژەی پێدا یانیەوە تا هەرێمی کوردستان پێگەیشی بەهێزی هەیە هەم لە ڕووی نێودەوڵەتیەوە هەم لە ڕووی هەرێمایەتیەوە هەم بۆ عێراقیش گرنگە بۆ سەرجەم پێکاتەکان. چۆن کورد بتوانێت ئەم پێگە گرنگەوە ئەم هەستیاریە و ئەم مەکانەتەی کە هەیەی بکاتە فاکتەرێک بۆەوەی کە لە داهاتوودا ینی ڕێکەوتنێکی سیاسی گرنگ لەگەڵ ئەو لایەنە شیعانە بکات کە پشگیریەکەن لە حکوومەتی محەممەد تۆفیق عەلاوی بۆی کەم تا زۆری دا و داخوازیەکانی جێبەجێ بکات چکە بە تایبەتی ینی مەلەفێک لە ڕابردوودا هەبوو کە کورد هەمیشە کێشەی هەبوو لەگەڵ بەغدا و کاگرابەری ژامەژەی پێدا کەوش مەلەفی نەوتە
ئەمە لەفە چۆن ئەتوانرێت لە حکوومەتی نوێی عراقیدا یەکلایی بکرێتەوە؟ کاوڕێ هێشتان ئێمە دڵنیانین ئایا علاوی لە پێکێنانی کابینەکەیدا سەرکەوتو دەبێیان ناچکە هێشتان ئاماژەکان ڕوون نین لە واقعدا خۆ دوجار ڕاستپێرا و کابینەکەی ئامادەیە تقریبان لە 100 کە بخرێت. بەڵام ئەگەرێک هەیە لێ بستنەوە ئەم دەسەڵاتی لێ بستنەوە ئەگەرش لە ئارادای چکە تا ئێستا شەقامی عەربی نەنیشتۆتەوە باواقعی بین شەقامی عەربی ڕازی نییە بەوەی محەممەد تۆفیق عەلاوی دابنێ بە سەرۆک وەزیران. جگەلەوەش بیرمان نەچێ هێشتان لەسەر پۆستە سیادەکان ڕێک نەکەوتون دانانی پۆستە سیادەکان چەند پۆستێکە نەک هەر ئەحزابی سیاسی بەڵکو شەقامی عەربی هێشتا ڕێک نەکەوتووە ڕای بسپێرن چێدا بنێن ینی هێشتان پۆستە سیادەکان دادەنراون ئەمە لە لایەکتر کاکاوڕێ بیرمان نەچێ شەقامی عەربی داوا دەکات دەڵێ ئاومان دابینکەن کارەبامان بۆ دابینکەن شقام و ڕێگاوبانمان بۆ چاکەن دەڵێ ئەمنیەت و ئۆقرەی و هێمنیمان بۆ دابینکەن ئایا چ گرنتێکەیە عەلاوی بتوانێ زاڵێ بەسەر ئەم بارودۆخە شپرزەی عێراقا ئەم هەموو داخوازیە و ئەم هەموو شەقامی عەربی ڕازی بکا لە خۆی ئەمە لە لایەکتر بۆ وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابێت کورد پێویستە چاویلکەیەکی تیشتر لەوەی ئێستا بکاتە چاوی بۆ دۆزینەوەی ئەو کارکتەرانەی لە پشتی محەممەد تۆفیق عەلاوی دانیشتون چاودێری بارودۆخی عێراقەکەن جا کارکتەرەکان ناوچەیی بن یان عێراقی بن یان دەرەکی بن گرنگ نییە گرنگ ئەوەیە کورد لە دۆزینەوەی کارکتەرەکان بەتوانا و زیرەک بێ زمانێکی دیبلۆماسی بەتوانا پارا و بدۆزێتەوە بۆی ئەم زمانی گفتوگۆیە بکاتە هۆکارێک ڕێگایشی باش بۆ ئەوەی کێشەکانی کورد لەگەڵ بەغدادا بە هەڵپسپێردراوی نەهێڵێتەوە بە ئێوە باسی تەنها کێشەی نەوتان کرد ئەی بۆ باسی کێشەی ناوتە جێناوکانتان نەکرد یەکێ لە گرفتەکانی کورد و بەغدا ئەوەیە کە گەورەترین کێشە لە کێشەی نەوت گەورەتر ناوچەکانمانە بۆ منە مەسلەی کەرکووکە مەسلەی مەخمورە مەسلەی ناوچەدا بڕێنەوەکانی کاک ژۆمە ئێمە کە باز کێشە و مەلەفی نەوتەکەین ینی بینیمان لە ڕابردوو بەهۆی مەلەفی نەوتەوە کە موچە و بوجە و قوتی خەڵک بڕا لە بەغاوە یعنی ئێمە فاکتەرێکی گرنگە کە کورد کاری لەسەر کا بۆیە جارێکی دیکە موچە و بودجەی کورد و خەڵکی کوردستان نەبڕێ بەڕاستی ئەمە وەستاوەتە سەر توانە و قدرەت و لێهاتووی سەرکردایەتی سیاسی کورد تا چەند دەتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ کابینەی داهاتوو بکە لەگەڵ ئەو کەسایەتیانە بکە کە ناو کابینەکە دەڕۆیشتون ئێمە بمانەوێنە کەسایەتە بەهێزەکانی کابینەکە هێشتان دەرنەکەوتون چێن بەڵام کورد دەبێت لە دۆزینەوەی ئەم کەسایەتیانە زیەکتر بێت لەوەی کە ئێمە پێشبینی دەکەین جگە لە کارکتەرەکانی پشتی ئەم کابینەوەیە جگە لەوە لە دۆزینەوەی ئەو کارکتەرانی کە ناو حکومڕانێتی ئێستا عێراق پێشبینی کراوی عێراقا دادەنرێن کورد دەبێت زیرەک بێ بەتابەتی حیزبە سیاسەکان بۆی ڕایاڵێکی بەهێزتر دروست بکەن تا پەیوەندی کورد و بەغدا دروستتر بکەن بە بەراورد بە کابینەکانی ڕابردوو. بەڵێ دەستخۆش کاگێ دەشتی عەبدوڕەحمان وەکو چاودێری سیاسی وەکو کاگێ جومە ئاماژەی پێدا ینی کورد چۆن دەتوانێت ڕایاڵەیەشی بەهێز دروست بکات بە دیاریکراوی ئەگەر ئێمە سەرەتا لە نێو خۆی خۆمانەوە باس بکەین لە ڕابردوو لە هەفتەی ڕابردوو کۆبوونەوەیشی سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان هەبوو لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان ئەم کۆبوونەوانە تا چەند گرنگن و ئەم ئامادەکاریانەی کورد تا چەند گرنگن بۆەوەی کە بە ئەجندایەکی هاوبەش بە یەکگرتووی بە داخوازیشی مەکومتر بچنە بەغدا و وەکو کاک جومە ئاماژەی پێدایانی ئەو لایەنانە بدۆزنەوە کە لە پشتی ڕایکردنی کارەکانی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوین ینی کورد تا ئێستا توانیوێتی ئەو ڕایەڵەیە دروست بکات و بە دیاریکراوی لە ناو خودی خۆیدا ماڵی خۆی ڕێخسۆتەوە بۆی کە بەو شێوە یەکگرت و تۆکمەیە لە بەرامبەر بەغدا و لە بەرامبەر داخوازیەکانی بۆسێتەوە. بەڵێ لە ڕاستیدا مەسلەی پێکەنانی ئەو حکوومەتەوە مەرزدارکردنی بۆی کە نابێ حزبەکان ینی لە ڕێگەی کادیرەکانیانەوە بەشداری بکەن و ڕنگدانەوەی حزبی هەبێ لەم حکوومەتەدا ئەمە خواستێکی داسەپاوە بیرمان نەچێت دوزارم حکوومەتە بە تایبەت بۆ ڕازیکردنی خۆپیشاندەرانەوە بۆ ماوەی ساڵێک ئەم حکوومەتە دەست بەکار دەبێت و لەو ساڵەدا ئامادەکاری دەکات بۆ هەڵبژاردننی سەرتاسەری لە عێراقدا هەڵبژاردننی پەرلەمانی ئەمە لە ڕاستیدا بۆتە خواستێکی داسەپاو بۆ گەلی کورد لە حقیقەتدا من پێشتری ئاماژەم پێکرد ئەمە دەرەنجامی بوونی کێشە و خۆپیشاندانێکە لە ناوچە عێراقیەکانی پەیوەندی بە ئێمە نیە و مافی خۆمان ئێمە کە بەشدارین لە ناو سیستەمێکی تەوافقیداوە کورد ینی مافی ئەومان هەیە بڵێن
داوا و خواستی خۆپیشاندەرانی عێراق ناکرێت بەسەر ئێمەدا بسەپێنن بەڵام بارحاڵ لە ماوەی ڕابردوودا و لە پێکەنانی زۆربەی حکوومەتەکانی تردا لە عێراق هەمیشە ئەم گلەیە لە حیزبە سیاسیەکانی کوردستان و سەرکردایەتی سیاسی کورد کراوە لەوەی کە هێندەی هەڵپەی بەدەستێنانی پۆست و پلەپایان هەبووە ئەوەندە ئیشان لەسەر چارەسەرکردنی کێشە هەڵپەسێردراوەکانمان و بەدەستێنانی مافە دەسوورە پێبەخشراوەکانمان نەکردووە. کەواتە ئێستاوەی هاتوتە پێش هەلێک هاتوتە بەردەم سەرکردایەتی سیاسی کورد لەوەی ئەم جارەیان لێگەڕێبا وەزعەکە بوو خۆی بڕوا لەبەرەوەی ئێستاوە گوتم ئەولەویەت بۆ ڕازیکردنی پێکاتەکانی عێراق نییە ئەوەندەی ئەولەویەت بۆ ڕازیکردنی شەقامی عێراقیە با ئێمە بین لێگەڕین محەممەد تۆفیق عەلاوی چی هەڵدەبژێرێ لە کورد بەڵام گرنگەوەی بۆ خۆمان لەگەڵ ئەم حکومەتەدا چۆن تەعامل دەکەین خاوەنی بەرنامە و سیاست و استراتیژێکی یەکگرتوو بین و بە یەک پاکێج بچینە دانوستانەکانەوە و لەم ساڵەدا ئێمە بتوانین ئەگەر نیوەی کێشە هەڵپەسێردراوەکانمان چارەسەر بکەین بەو حکومەتەی محەممەد تۆفیق عەلاوی ئەمە بۆ ئێمە سەرکەوتن و دەتوانین لە کابینەکانی پێشووتر داهاتووتر کار لەسەر چارەسەرکردنی کێشەکانی کەشمان بکەین. ئەوەی ئێستا دەبیردرێت لە شەقامی کوردیا بەگشتی دوو گروپەیە گروپێکیان یەکێتی پارتی سەرۆکایەتی دەکا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە دیوانی سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە کرا بە خۆدا مەژەت پێکرد کۆبنەوەی سەرۆک فراکسیۆنەکانی لایەنە کوردستانیەکان و لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و بەشێک لە نوێنەری حیزب و لایەنە سیاسیەکان کە ئەمە خواستیان تا ڕادەیەک نزیکە لە خواستی سونەکانەوە ئەمانیش پێیان وایە کە ناکرێ ئەمە قبول بکرێ ڕێگری لە حیزبە سیاسیەکان بکرێ کە کاندید بنێرن بۆ حکوومەتە تازەکە و بەشەکەی تر لە ڕێگەی گروپی پازدەوەیە لە بەغدا سەردانی محەممەد تۆفیق عەلاویان کردووە و ڕازی وتن بەوەی کە کەسی بێلایەن و تەکنۆکرات لە دەروی حیزبەکان لە کوردستان دەبێ و بەشداری بکە بەڵام ئەوەی گرینگە بەڕاستی هەرچێ دەچێ بەشدار دەبێت لە حکوومەتە چکە لە ماوەی ڕابردووشدا بەڕاستی زۆربەی ئەو کەسایەتە سیاسیانی لە حیزبە سیاسیەکانی کوردستانەوە چۆتن ینی بەشداریان لە حکوومەتە کردووە و پلە و پۆستیان وەرگرتووە لە حقیقەتدا ئەوەندەی ئەم پۆستە خزمەتی بە خۆیان و دەوروبەریان کردو خزمەتی بە پرسەنەتەوەی نیشتمانیەکانی ئێمە نەکردووە بۆیە بە قەناعەتی من ئەمە دەرفەتێک هاتووتە پێش ئێمە بین ئەمەلا لە زیاتی منافەسە دروست بە لە نێوانمان لەسەر وەرگرتنی وەزیر و ڕاوێشکار و ئەمانە بین ئەمەلا بە یەک دەست بە یەک بەرنامە ئیش لەسەر مەلەفال پەسێدراوەکانمان بکەین و ئیش لەسەر جێبەجێکردنی ئەو مەلەفانە بکەین کە نزیکی حەوت لیژنەی بۆ پێکەندراوە لە حکوومەتی هەرێم بۆ چارەسەرکردنی لەگەڵ حکوومەتی عێراق چکە بیرمان نەچێت سەرباریش برزەی دۆخی عێراق سەرباری ئەوەی کە عێراق بەناو چەندین کێشە و قەیرانی زۆرا زۆردا تێدەپەڕێ بەڵام تا ئەو ساتە وەختەش ئێمە بەشێکی زۆری چارەسەری کێشەکانمان ڕاستەوانەیە لەگەڵ چارەسەری کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراق. بەڵێ دەستخۆش کاک دەشتی کاک ڕابەرت تەلعات وەکو مامۆسایەکی زانکۆ یعنی تا ئەوەی کە هەیە وەکو کاک دەشتی ژاماژەی پێدا وەکو کاک جومعە ژانی هەلێک هاتۆتە پێشەوە کە بۆ هەرێمی کوردستان بتوانێت تا ڕادەیەک ینی لەم حکوومەتە نوێی کە پێک دێت دا و داخوازیەکانی و ئەو کێشانی کە لە ڕابردوو بە هەڵپەسێردایی مابەوە بتوانێت کورد بە یەکگرتووی خۆی ڕێکخاتەوە و ئەم داوایانە لە بەغدا بکە ئەگەر لانی کەمی نیوەی داواکاریەکانیشی جێبەجێ بکرێت لە ئێستادا بۆ کورد دەستکەوتێکی باشە بێت. خوێنەوەتان چییە بۆەوەی کە کورد ئەتوانێت ماڵی خۆی بەو شێوەی کە هەوڵی بۆدا ڕێک بخاتەوە و ئەو داوداخوازیانی کە هەیەی لە کۆمەڵێک پاکێجا کوی بکاتەوە و ئاراسەی بەغدای بکات؟ بەدڵنیاییەوە بۆ ئەوەی کورد بتوانێت جارێک کە لەگەڵ بەغدا بچێتەوە سەرمێزی گفتوگۆ ئەبێ بەغدا لەم دۆخەی کە ئێستا تایەتی ئەم دۆخی فەوزایە و ئالۆزیە و ئەم دۆخی هەڵوەشانەوەی خێرای حکوومەت و سیستەم و دامودەزاکان ئەبێ ئەم دۆخە هێور بێتەوە بچێتەوە قاڵبی جارێککە دروستکردنەوەی حکوومەت و بنیانانەوەی کارەکردنەوەی دامەزراوەکان کە تا ئێستا لە دوای دوو مانگ دوای تێپەڕبوونی دەستەکارکێشانەوەی عادل عەبدولمادی لە فەراغێکی دەستوری ئاژی و عادل عەبدولمادی کاربەڕێکەرە و ناتوانێت لە هیچ پرۆژەی بڕیارێکی سیاسی و پرۆژێکدا کە بۆ چارەسەری دۆخەکە لەگەڵ هیچ لایەنێک بەشدار بێ. ئەمە لەلایەکی دیکەوە هەفتەی ڕابردوو ئێمە لە لێدوانەکانی بەڕێز سەرۆکی هەرێمەوەمان بینی کە کورد مەرجی زۆر قورسی نابێ بۆم حکوومەتە تازە کار بەڕێکەرە کە محەممەد تۆفیق عەلاوی پێڕاست پێدراوە و مەرجەکان تعزیزی نابن و کورد ئەبێتە فاکتەری هاوکاریکردن و فاکتەری یارمەتیدان بۆ ئەوەی کە
بتوانێت بە زووترین کات حکوومەتێکی نیشتیمانی لە عێراقا دروست بێت کە بتوانێت لانی کەم عێراق لەم دۆخە بپەڕێنێتەوە و بتوانێت وەڵام دەرەوەی خواستی شەقامی عێراقی بێت. ئەمە بۆ مانایە کە ئەم لایەنە دوو دیوی هەیە. دیوێکان ئەوەیە کە کورد لە ڕووی دیبلۆماسیەوە و کورد لە ڕووی وەکو بەشێک لە عێراق وەکو بەشێک لە پێکاتی عێراق وەکو بەشێک لە ناو پرۆسی سیاسی عێراقا ناتوانێت لەسەر حسابی بەدبەختی و ماڵوێرانی باقی خەڵکی دیکەی عێراق تەنها داکۆچی لەسەر مافەکانی خۆی و خواستەکانی خۆی بکات. ئەبێ کورد لە ڕووی دیبلۆماسیەوە ئەو زمانە و ئەم هاوسۆزیە نیشان بدات لەگەڵ شەقامی عێراقی لەگەڵ ئەو گەنجانە لەگەڵ باقی پێکاتەکانی عێراق کە ئەمانە بەڵام ینی کاگڕابەر ئێمە لە ڕابردووژوە لە سەرەتای خۆپشاندانەکانیش بینیمان کە کورد ینی تا ڕادەیەک پشگیری لە داو داخوازی خۆپشاندەران کرد و دیبلۆماسیانە هەڵسوکەوتی کرد لە هەندێک هەڵوێستی گرنگ کە بە تایبەتی لە نێو ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دەرکردنی هێزەبیانەکان کرا. ینی ئەو جوڵانەی کورد ینی بە چۆنەڵی دەستکەوت شکایەوە بۆ کردووە هەندێک لایەنی دیکە پشتیوانیان لە کورد کرد لە بەرامبەرەوە هەڵوێستانی کە دەری بڕی. من پێم وایە سەرکردایەتی سیاسی کورد ئێستا لە دوای ئەم 4 مانگەی ڕابردووە وەکو هەرێمی کوردستان زۆر بە ئارامی ڕەفتاری لەگەڵ دۆخەکە کردووە و توانیوێتی سەقامگیری هەڵوێستی خۆی لە ڕووی سیاسیەوە دوور لە هەموو هەڵسوونێک بپارێزێ و وەکۆڵی هەمیشە دەستی خێری درێژ کردووە بۆ ئەوەی ئارامکردنەوەی دۆخەکە. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە کورد پاشەکشە بکات لە خواستەکانی خۆی لەو چێشەکانی خۆی. ئێمە بیرمان نەچێ ئەو برادەی یەکێ لە بەڕێزەکان کە لەگەڵمانە باسی ناوچە دابڕێنراوەکانی کرد. ئێمە بیرمان نەچێت کە ئێستا کەرکووک ئێستا تا ئەمڕۆژ لە ژێر هەڕەشەی تعریبە و تا ئەمڕۆژ بە شێوەیەکی ناڕاستەخۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ بە هەموو شێوازێکی ترساندن و هێنانی عەرەب و چەوسانەوەی خەڵکو و چاوسورکردنەوە و ترس و تۆقاندن کەرکووک بە تایبەتیوە ناوچە دابراوەکان لە ژێر هەڕەشەی تعریب و لە زەویزاری جوتیارەکانی کورد لە ژێر هەڕەشەیە و نەک بە تەنها کورد بەڵکو پێکاتی و تورکمان و پێکاتەکانی تریش ئەمڕۆ لە ژێر ستەمێکی زۆرە ئەژین بە تایبەت لە دوای ڕووداوەکانی ڕفراندۆمەوە و ئیدارەی بەغدا جدی نەبووە لە بەهاناوەچوونی ناوچە دابڕێنراوەکان کە ئەمە پرسێکی استراتیژیە بۆ نەتەوەی کورد و پرسێکی استراتیژیە بۆ هەرێمی کوردستان و مەسەلەی بودجە بە هەمان شێوە بیرمان نەچێت کە هیچ کە سیاسیەکانی کورد و حکوومەتی کوردستان نابێت جارێک کە بچێتەوە سەرمێزی گفتوگۆیەکی شڵقا و لەرزۆک و ئیتفاقێکی لەرزۆ کە هەر کەسێک بە ئارەزوی خۆی بە قەڵەمێک بتوانێت یاری بە چارەنووس و داهاتی موچە و قوت و ژیان و بژێوی خەڵکەوە بکات. ئەمانە کۆمەڵێک پرسی گرنگن کە کورد ئەبێت جارێکی کە لە نێو جانتای دیپلۆماسی و دانووسانەکانی خۆیدا بەکاری بێنێتەوە و ئەبێ لەگەڵ ئەوەدا کە پاڵپشتی لە خواستی ڕاستەقینە و شەرعی خەڵکی ناڕازی سەرشەقامەکە و پاڵپشتی لەواکە کە بەڵێ ئەبێ عێراق بەم شێوەی کە 17 ساڵ ڕابردوو بەتابە لەلایەن شیعەوە ئیدارە دراوە ناتوانێت بەردەوام بێ و ئەم دەوڵەتە بەم شێوەیە قابلی ئیدارەدان و تەحملکردن نییە. بەڵام من بۆ خۆم بە بۆچوونی شخصی خۆم من پێم وایە ئەبێ دووش لە یەکتری جیا بکەینەوە. ڕاستپاردنی کەسێک بۆ ئەوەی ببێت بە سەرۆک وەزیران وەکو ناو وەکو دام و دەستگاکە شتێکە و ئەو هێز و هەژمونەی کە ئاکتەرە سیاسەکان و میلیشیاکان و ئەحزاب هەیەە شتێکی دیکەی جیاوازە. مانای ئەوە نییە کاتێک کە محەممەد تۆفیق علاوی ئەڵێ من هیچ کاندیدێک لە حیزبەکان وەرناگرم مانای ئەوە نیە ئەمە کاریگەری و ڕۆڵی حیزبەکان کەمەکاتەوە بیرمان نەچی ئەم حیزبانە 16 ساڵە بەتابەت ئەحزابەکانی شیعە بەناو ڕەگ و ڕیشەی ئابووری و لەوت و تیجارەت و سیاسەتی دەرەوە و ئەمنی و فایلی نێودەوڵەتی ناوچەیە تێدا ڕۆچوون و بەرژەوەندی گەوریانێ و بەرژەوەندی ئابووری گەوریانێ و خاوەنی چەکدارن و خاوەنی خەڵکن. بۆیە ئەم تەجروبەیە لە هەموو ڕوێکەوە زۆر جێگای دڵخۆشی نیەوە چاوەڕوانی دیسانەوە چارەنووسی عەبدولمادی لێکرێ لەبەرەوەی کە بەتەنها پێکنەکردنی ئەحزاب و بەتەنها وەرنەگرنی کاندیدی حیزبەکان بەس نییە بۆی کە بتوانی لە هەژمون و کاریگەری و حیزبانەکەم بکەیتەوە. بەڵێ دەستخۆش کاک ڕابەر کاک جومعەکانی لەلەی وەکو چاودێرێکی سیاسی ینی وەکو کاک ڕابەر ئاماژەی پێداوە لە خودی لێدوانێکی سەرۆشی هەرێمی کوردستانەوە کە ئەویش ینی ڕوونکردنەوەی بۆدا ینی ئەڵێ کورد لە ئێستادا داواکاری قورسی نابێت لەسەر حکوومەتی نوێی عێراق. بەڵام ینی ڕایەک هەیە لە ئێستا لە نێو چاودێرانی سیاسی لە نێو شەقام دەوترێت ینی
کە حکوومەتێکی کاتی بێ و کاربڕێکەر بێ لە داهاتوودا و دەسەڵاتی فراوانی نەبێ کورد بۆ بە قورسایی و بە ینی هەموو ئەو فاکتانی کە هەیەی بڕە بەشدار بێت و ڕایشی دیکی پێچوانە شەیەر باماشێ لە نێوان چاودێرانی سیاسی ڕەوشەکە دەڵێن هەمیشە کورد کاتێ دەستکەوتی زۆری بەدەزێناوە کە بەغدا لاواز بووە یاخود حکوومەتیشی لاواسە بووە خوێنەوەتان بۆ ئەم دوو ڕاجیاوازە چییە کورد بەو هەموو قورسایی کە هەیەی بەشدار بێت یاخود نەخێر داوا و داخوازی قورسی نەبێت لە ئێسادا بۆ حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی پێشتر ئاماژەمان پێدا بارودۆخی سیاسی عێراق لە بارودۆخێکی هەستیار و ێزگار ناسکایە هەموو لایەنە سیاسەکانی عێراق و تەنانەت ناوچەی و جیهانیش چاویان لەسەر بارودۆخەکە دەستیان لە ناو ئالۆزکردنی بارودۆخەکەدایە بۆیە پێویستە کوردیش مراعاتی ئەم دۆخە سیاسی شڵقاوە بکە ینی مراعات چۆن وەک دەڵێن نەرمتر داواکانی تەقدیمی بەغدا بکە و قۆناغ و زەمن دابنێ بۆ جێبەجێکردی داواکانی نەک وەکو لە کابینەکانی پێشووتردا بینیمان لە هەموو گفتوگەکان شکستیان هێنا بۆ هۆی نیان دەتوانی لە مانگێک زیاتر داواکاریەکان پێشکەش بە بەغدا بکەن دیانگوت دەمانوێت هەر ئەمڕۆ داواکان جێبەجێ بکرێ یاخود سبەی جێبەجێ بکرێ ئەمە بەڕای من ئەو کاتیش و ئێستاش بیرکردنەوەکە بۆ مفاوازاتکردن ئەمە هەڵەیە دەکرێت قۆناغبندی بۆ جێبەجێکردنی داوای کورد بکرێت بەڵام پێدوانیە کورد و سیاسەکانی کورد و دیبلۆماسیەتی کورد تا ڕادەیەک ینی بەرەو پێشتر چووە و سەرکەوتنی لە هەندێک مەلەفە بەدەستێنا لە ڕابردووە ئەم جارش بتوانێت بەو شێوەیە مامەڵە بکاتەوە لەگەڵ بەغدا وەکو کاگرابەر ئاماژەی پێکمان وایە بەڵام ئەو هێمنیە و گوتمان پێویستی بە تێپەڕاندنی زەمانەکە هێچکە و گوتمان ئەم قۆناغێکی هەستیارە بۆ عێراقیان خودی عێراقیان کاک هاوڕێ بۆ معلوماتت ئێستا 4500 پرۆژەی ڕاوەستاو لە عێراقا هەیە کە زیاتر لە 100 میلیارد دیناری عێراقی دەوێت 100 میلیۆن دۆلار عێراقی دەوێت دۆلاری ئەمریکی دەوێت ببووە ئەم بڕەپارەی ئێزگار زۆرە بۆ تعمیرکردنەوەی ئەو یان دەستپێکردنەوەی ئەم پرۆژە ڕاوەستاوانە جگەلەوە نزیکەی 6500 بینای داڕوخاوەیە کە لە ئەنجامی شەڕی داعش و شەڕەکانی تری ناوخۆی عێراقا تووشی بوون ئەمە پارێشکی ئێزگار زۆر دەوێت جگە لە ڕێگاوبانەکان جگە لەوەی کە لە حالی حازرە عێراق پێویستی بەوەیە 35,000 قوتابخانە دروست بکە 34 زانکۆی نوێ دروست بکە 25 مەعهەد دروست بکە ئەمانە هەموو پارێکی زەبەلاح و گەورەی دەوێت ئایا عەلاوی دەتوانێت لە ئاست ئەم هەموو داواکاریانەی داواکاری ئابوووریەکانی عێراقا بێ ئەمە کارێکی گرانە بۆیە دەبێت کورد نەرمتر بە بەگوێرەی مفاوازاتی ڕابردوو تەعامل لەگەڵ واقعی ئێستا عێراق و لەگەڵ کابینەکەی ئێستاە بکە ئەگەر مەیسەر بوو بەڵام ینی خۆ بینیمان یانیەوە تا کورد خۆی ئامادە کردووە و داواکاریەکانیشی ڕاستە ئامادەیە و کۆمەڵێک داواکاری استراتیژی و دوورمەودا هەیە و کۆی جەنابەت ئاماژەت پێدا ناوچە جێناکۆکەکان وەکو برادرانی دیکە ئاماژیان پێدا مەلەفی نەوت مەلەفی بوجە ینی خۆ تا ئەمانە هەمووی هەیە بەڵام وەکو جەنابیشت دەڵێیت پێویستە ینی کاتیشی درێژتر هەبێت بۆی کە جێبەجێ بکرێم داودا بە بڕوای من کاک هاوڕێ ئێستا مەلەفی کەرکووک پێویستە بکرێتە ئەولەوێتی قەزیەی کورد و بەغدا لەبەر ئەوەی حالی حاضر لە 2016 بۆ ئێستا دەکاتە 3 ساڵ لە مەسافەیە 3 ساڵە 37,000 عەرب هێنراوەتە کەرکووک ئەمە ژمارەیەکی زۆرە لاسەنگی نەتەوەی دروستە کارەکە کوردوێتیش ئێستا انتخابات بکە بە بەراورد بە انتخاباتەکانی ڕابردوو کورد تووشی لاسەنگی هاتووە جگە لەوەی زیاتر لە 59 پۆستی لەزداوە کورد لە مەسافەیە 3 ساڵەیە ئەمە تعریبێکی بەشێنەی لەسەر خۆیە پێویستە کورد هەرچی زووە قەزیە کەرکووک بخاتە پێشەوەی داواکاریەکان بەر لە کێشەی نەوت و پارە و بودجە و ئەوانە چوە قەزیە کەرکووک لەمانە گرنگترە بمانەوێیان کەرکووک لە مەترسیایە ئێستا شاڵای بە عەرەبکردنەکە زۆر زیاتر بە بەراورد بە 10 ساڵ پێش ئێستا چکەم ئەم مەسافەیە فرسەتیان هێنا نیزامی عێراقی بەلێشا و عەرەبی ناردە بە هەر بیانوێک بێ ناردیانە کەرکووک بەڵێ دەست خۆش کاک جومعە بەڵێ کاک دەشتی عەبدوڕەحمان ینی دوجار کورد و سیاسیەکانی کورد وە ئەو مەلەفە گرنگانەی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا پێتان وایە دەبێ ینی تەکتیشی کات پەیڕەو بکات بۆیە کە بتوانێت زۆرترین دا و داخوازیەکانی لە مەودا دوورەکانە بەدەست بێنێت و ئێستا ژەوەی کە هەیە داخوازیە کاتیەکان کە بۆ ڕایکردنی هەندێک ینی پێداویستی کوردستان ئەمەی کە هەیە گرنگە و ئەوەی کە سیاسەکان گرنگە پەیڕەوی بکەن بەڕای جەنابتان وەکو چاودێرێک چییە؟ خۆی لە سەرەتای قسەکانم من ئاماژەم بەوە کرد کە ئومێدم بۆ حکوومەتە نییە بەڕاستی
حکوومەتێکی بەهێزتر و بەتواناتر بێ و لە ئاستی چارەسەرکردنی کێشەکانی هاوڵاتیان بێ و کێشەی نێوان پێکاتەکانی عێراقیش بێ. بەڵام دیسان ئەمەش بەو معنایانە کە کورد پاڵی لێ بداتەوە دەستەوەستاندا بنیشێ و چاوەڕێەوە بکام حکوومەتە بێ کورد پێک بێت چکە وەک باسم کردێمە تام ساتە وەختەش هەموو کێشەکانمان یان بڵێن زۆربەی کێشەکانمان چارەسەرکردنیان وابەستەیە بە چارەسەرکردنی کێشەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقدا. من بەڕاستی لەگەڵەوەدام لە هەموو حاڵەتەکاندا حزب لایەنە سیاسی کوردستانیەکان بە پێچەوانەی ڕابردوو چکە بەڕاستی ئەوەی لە ڕابردوو کرا لە پێکەنانی حکوومەتەکەی عادل عەبدولمادی کورد بە شەڕکردنی لەسەر سەر و کۆماری لە بەغدا بۆ هەموو دنیا سەلماندی کە نەتەوەیەکە یەکگرتوو نییە لەسەر بەرژەوەندی گشتەکانی و هەروەها ئەوەندەی ئێتیمان بە دەستکەوتە کاتی و شکلەکان دەدا گرنگجی بە دەستکەوتە نەتەوەیە درێژخایەنەکانی خۆی نادا ومێت دەکەین ئەمە دووبارە نەبێتەوە بەڕاستی و لە هەموو حاڵەتەکاندا وا باشە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی پاکێجێکی یەکگرتوو بێک کە لەلایەن هەموو لایەنە سیاسیەکان و بەشدار پێکێنرا بێ و هەموو لایەنە سیاسیەکان هەست بەوە بکەن کە ماف و داواکاریەکانیان لەو پاکێجەدا جێ کراوەتەوە و خواستی هاوبەشێ و ئەم پاکێجە حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی بکە بۆ دانوستان لەگەڵ محەممەد تۆفیق عەلایی بۆ پێکەنانی حکوومەتەکەی وهروە هیچ لایەنێکیکەی سیاسی لە دەرەوەی ئەم پاکێجە ینی خەریکی دانوستان و هەوڵدان بۆ بڵێن وەرگرتنی دەستکەوتی شخصی نەبێ کە بەداخەوە لە ئێستاوە ئێمە هەست بەوە دەکەین کە لایەن هەیە لە کوردستاندا سەرپەرشتی کۆبوونەوەی گەورەی لایەنە سیاسیەکان دەکاوە دروشمی گەورە لەسەر یەکریزی نیشتیمانی دەڵێتەوە دەشبیستین لەم لاولەولاوە نوێنەر دەنێرێ بۆ وەرگرتنی پشکی خۆی لە حکوومەتە تازەیە وهروەها شتێکی کەشەیە کە بەڕاستی زۆر گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەو ڕێکەوتنانی کە دەیکا چەندە گرنگە کە حکوومەتی عێراق التیزامی پێوە بکە وەندەش گرنگە کە حکوومەتی التیزام بۆ ڕێکەوتنانە بکە بەڕاستی ئێمە لە دوای شکستی ڕێفراندۆمەوە ئەمە ئەمری واقعە دەبێت تەعاملێکی باشمان لەگەڵ حکوومەتی عێراقدا بێەوە چارەنووسمان تام ساتەوە دەبێت بەڵام بەداخەوە ینی لە ناوخۆی خۆشمان خەلەل هەیە تا ئەم ساتە وەختە حکوومەتی هەرێم لە مەسلەی هەناردەکردن و تەسلیمکردنی نەوت بە کۆمپانیا عێراقیەکان ینی ئەم ئەرکەی جێبەجێ نەکردو بۆیە ئەگەر بێت و ئەمان ژیانی بێنە پێش لە چارەسەرکردنی کێشەکان من بەڵام ئێمە هەر پاداگر بین لەسەر هەندێک داوای شخصی کە خزمەت بە بەرژەوەندی حیزبەکانمان دەکە بەڕاستی ئەمە بە زیانی گەورە دەشکێتەوە هەم بۆ خۆمان و هەم بۆ پرسیۆتەوەی کوردستانیش. بەڵێ کاگێ ڕابەر تەلعات وەکو مامۆستایەکی زانکۆ مەوێ دووە کۆمنتی جاران بیشتان وەرگرم فەرموو لە ماوەی دوو خولەکە. بەڵێ زۆر سپاس بەدڵنیاییەوە عێراق لە بەردەم قۆناغێکی تازەدایە و بە جۆرەی هەموو ئەم ڕووداوانەی کە بینیمان لە ماوەی ڕابردووە عێراقی ئەمڕۆ بە هیچ شێوەیەک ناگەڕێتەوە بۆ قۆناغی پێش 4 مانگ لەمەوبەر پێش دەستپێکردی خۆپیشاندانەکان. کورد ئەبێ بزانێت کە هەموو هێڵکەکانی خۆشی جارێککە نەخاتە سەبەتەی عێراق و نەخاتە سەبەتەی هیچ دەوڵەتێکی ئیقلیمی و سیاسەتێکی دەرەوە بۆی کە کورد بتوانێت سیاسەتێکی لەسەر پێی خۆی ڕاوەستاوی هەبێت بەر لەوەی کە پرسیار لەوە پرسیار لە خۆمان بکەین کە ئەوانی تر چیمان پێ بەخشنە بێ بپرسین ئێمە چی بۆ خۆمانەکەین ئێمە چی بۆ خۆمانەکەین لەمانەی خوارە و کۆبێتەوە کە یەکەم لەسەر ئاسی سیاسی خاوەنی گوتار و دیسکۆرسێکی ڕوونی سیاسی یەکگرتوو نەتەوەی بین و هەوڵ بدرێ ئەم پرۆسی چاکسازی کە دەستی پێکردووە بە بەشداری هەموو هێزە سیاسیەکان بە شێوەیەکی شەفاف بەڕێوە بچێەوە بگاتە قۆناغی پێشکەوتوتر وە کوردستان لە ڕووی ئابووریەوە بیر لە سەرچاوی فرەیی بکاتەوە بیر لە دامەزراندنی ژێرخانێکی ئابووری بکاتەوە ئەو پارێک لە داهاتی نەوتا کە دەستیەکەوێت بتوانێت تەنها بەکاری نێنێ بۆ کرێ و بۆ بەخشینەوەی موچە و ئەمانە بەڵکو بەکاری بێنێ بەشێکی بۆ گەشە پێدانی بوونێ و ژێرخانی ئابووری و بتوانێت لە جێگای تەنها فرۆشتنی نەوت وەکو سەروەت کوردستان بتوانێت خۆی سەروەت دروست بکە خۆی سامان بەرهەم بێنێ و ئەمانە کۆمەڵێک گەرنتی ناوخۆین کە ئەبێ خۆمان ئیشی لەسەر بکەین گەرنتی نێو دەوڵەتیەکان ئەبێ دەستی پێوە بگرین و ئەبێ سەیری دۆخی عێراق بکەین وەکو دۆخێکی شڵەقاوی جێگای نیگەرانی کە من پێم وایە ئەم نیگەرانیانە بەم خێرایی و بەم زووە ناڕەوێتەوە. بەڵێ سوپاس بۆ کاک ڕابەر تەلعات مامۆستای زانکۆ کە لە شاری هەولێر لەگەڵمان بووی هەروە سوپاس بۆ کاک دەشتی عەبدوڕەحمان چاودێری سیاسی کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بامان شێو لەگەڵمان بووی سوپاس بۆ کاک جومعە کانیلەلەی چاودێری سیاسی کە جەنابیشان لە ستۆدیۆی کورسات نیوز لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوون. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵخێم شەوی پانۆراما پێشکەش کرا تا بێگەیشتنەوەیشی دیکە شاد بن.